ڕێکخراوی داکۆک و چالاکوانی کوردی و ڕەوەندی کوردی لە زۆرێک لە شارەکانی بەریتانیا دژی درێژکردنەوەی ماوەی زیندانی ئومێد بەڕۆژکی و شێروان شێروانی گرتبوونەوە. ئێرە لەندەنی پایتەختی بەریتانیایە و بەردەمی باڵوێزی عێراقە لە بەریتانیا. ڕێکخراوی داکۆک و ڕەوەندی کوردی لێرە گرتبوونەتەوە بۆ دەربڕینی ناڕەزایی دژی درێژکردنەوەی مانەوەی زیندانی ئومێد پەرۆشکی و شێروان شێروانی و بەم گرتبوونەوەیە دەیانەوێت دەنگی ئەو زیندانیانە بگەێنە حکوومەتی فیدرالی و حکوومەتی بەریتانیا. هەر بۆیە هەر یەک لەو ئەندامی ڕێکخرا و چالاکوانانە پەیامی خۆیان هەبوو لە گرتبوونەوەکەدا. ئەمڕۆ لە بەردەم کەسوخانەی عێراقا کۆبووینەتەوە کە ڕێکخراوی داکۆکەم چالاکی ڕێخستووە بۆ درێژنەکردنەوەی هەردوو ڕۆژنامە نووس شیروان شیروانی ئومێد بەرۆشکی کە لای ئێمە هەموو ڕوون و ئاشکرایە کە ئەم دوو نەفەرە و چەندانی کە تاوان لە کوچەکانی زیندانان داواکارین بە زووتری کات لە کوچەکانی زیندان بێنێتە دەرەوە. داکوان شێروان شێروانەی ئومێد بەرۆشکی کە لە بواری ئازادی ڕادەربڕین و ڕخنەگرتن لە حکوومەتی هەرێمی کوردستان کاریان کردەوە چالاک بوون، بەڵام بە بیانووی خراپبەکارهێنانی ئامادە پەیوەندیدارەکان خراونەتە زیندان و لەم دوایانەدا دووبارە ماوەی زیندانەکانیان درێژ کراوەتەوە. بەڵام ئێمە لێرەوە بۆ خۆمان دەزانین کەەوە هۆکاری سیاسی لە پشتم بڕیارەوەیە و هەر یەکێکیش لە ئێمەوە لە ڕێگەی ئەندام پەرلەمانی ناوچەکەی خۆمانەوە ئەندام پەرلەمانی بەریتانیامان ئامادە کردوێتەوە بۆ ئاگادار کردوێتەوە بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەوانەوە بتوانین فشارێک بخینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی بە زووترین کات ئەم چالاکوانانە ئازاد بکات. لێرە کۆمنیتی دەمانوێت ئەوە بەدەسەڵاتە شکست خواردەکەی مەسرور بارزانی ڕابگەێنین کەوا لە بری ئەوەی ڕۆژنامەنووسان و چالاکوانان کە زیندانی بکەن کەوا تینون بۆ ئازادی گەل ئەوە ئەگەر زەڕێک بوێری خیرەتیان هەیە ئەوە هەڵوێز دەنوێن بەرامبەر ئەو پێشێلکاری و ئەو پێشێلکاری و مافخورانەی کە لە شارەکانی خواروی عێراق بەرامبەر زمانەکەمان دەکرێتن. زۆر سپاس. بەرە دەستڕۆیشتووە پارتی دیموکراتی کوردستانە بڕیاری درێژکردنەوەی ماوەی زیندانی ئومێد بەڕۆشکی و بڕیارێکی حزبی بووە ئەوە دەردەخات کەوا دادگاکان سەر بە حزبی دەسەڵاتن نەوەک بێلایەنی بڕیار لەسەر شتەکان بدەن. ئەوان لە ڕەخنە و پێشنیار و بۆچوونەکانی ڕۆژنامەنووسان و چالاکوانە سیاسی دەترسێن، بۆیە بە هەر شێوەیەک بێدانەوێت تۆڵە بکەنەوە و ئەمەش وەکو هاوپیشەی کاک ئومێد بەڕۆشکی و زیندانیانی بادینان ئیدانەی دەکەین و داوا دەکەین سەروەری بۆ دادگاکان بگەڕێنەوە. زۆر سپاس. درێژکردنەوەی ماوەی زیندانی شێروان شێروانی ئومێد بەڕۆشکی ئەمڕۆ گربوونەیەکمان ساز کردووە. ئامانج لەم گربوونەوەیە پەیامدانە بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش کە دەسەڵگرن لە سزادانی چالاکوانان و ڕۆژنامەنووسان، دەسەڵگرن لە سەرکوتکردنی ڕۆژنامەنووسان، دەستکردنەوەی ئازادی ڕادەربڕین. ئێمە پەیامە دەین پێیان کە مەودای ئازادی ڕادەربڕین لە کوردستانە لەو پەڕی خراپیایە، لەو پەڕی لە دۆخێکی زۆر خراپایە. ئەمڕۆ بەداخەوە لێرەین بۆ پشتیوانیکردنی شێروان شێروانی و ئومێد پەرۆش بۆ زیندانیکردنیان درێژکردنەوەی زیندانیان ئەو دژی ئەو دەسەڵاتە گەندەڵە ڕاوەستاوینەتەوە و هەمیشە ئێمە پشتیوانی چالاکوانان و ڕۆژنامەنووسان دەکەین بۆ ئازادیان. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ناچێت ئەو کەسانە بگرێکە خەڵکی سبی لە کوژن لە خۆپشاندانەکانەوە. چەندین جار بینیمانە ماوەیەکی کورت پێش ئیسا کەسێک کوژرا و بەبێ ئەوەی بدرێتە دادگا نەفەرەکە خۆیان داڵدەیە دەن و لای خۆیان ئیشارنەوە با بچن ئەوانە بگرن نەک قەڵەم سەرکوتکەن. قەڵەم هیچ کات سەرکوت ناکرێ، دەیانی وەک شێروان شێروانی بگرن سەتانی وەگەوان دروستە بێ. لە ڕابردوودا ئەوانەی کە ڕوبەڕووی دەسەڵات بوونەتەوە شەهید کراون و لە ژێر خاک بوون، ئەوانشی کە ماون ئێستا لە ژێر زەمینەکانە زیندانی کراون و هیچ ئومێدێک نییە بۆی جارێتر بێنەوە سەر خاک و بتوانن زیندانی ئازاد ببن، چونکە ناوبەناو ئەیبینین و ئەیبیستین ماوەی زیندانەکانیان بۆ درێژ دەکرێتەوە. بۆیە تاکە دەنگ ئێستا کە بتوانێت دژی ئەوان بۆستێتەوە ئێمەین کە لێرەوە دەتوانین دژیان بۆستینەوە. بۆیە بە هەموو شێوەیەک ئێمە ئیدانەی ئەو کارانە دەکەین بە هیوای دادگا بە زووترین کات بتوانێت دادگایی خۆی بسەلمێنێت. سەرتا بەخێر بێن ئێمەوە ڕۆ کۆندامان و چاڵکوانان لە ڕێکخراوی داکۆک هاتووینێتە بەردەم باڵۆزخانی عێراق بۆ ئیدانەکردنی درێژکردنەوەی ماوەی زیندانی شێروان شێروانی ئومێد بەڕۆشکی و ئەو پێمان دەڵێت بەڕاستی دادگاکان لە هەرێمی کوردستان بێلایەنیان لەدەستداوە لەژێر کۆنتڕۆڵ و هەیمەنەی حیزبن، ینی بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان کە پشت شێری بەرەکەوی لەوەدا
و شەشی نایاسایی ئیدانی یەکەین هیوادارین بەسترین کات ئازاد بکرێن و دەنجمان بگاتە حکوومەتی ئەو وڵاتە حکوومەتی بەریتانیا ڕێکخراوەکان UN ئەوانە بێنە سەرخەت بۆ هیچ کە دووبارە نەبێتەوە. زۆر سوپاس بۆ ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لێرە کۆبوونەوە بۆ ناڕەزایەتی دەربڕین و لەو بڕیارانەی لە هەرێمی کوردستان و دادگای هەولێر بڕیاردەدا بۆ نێکردنەوەی ئەو زیندانانەی کە لە چەند فترەی پێشودا گیراون داوای ماف و ئازادی و وشەی حەقیان وتووە. ئێستا لە زیندانەکاندا زیندان کراون و چەندین تاوانی تر لەو حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ شتەکان ڕوو لە زیادبووندایە. ئەوان بەس داوای مافی مرۆڤ و داوای ئازادیان کردو بۆ ملەتەکەمان و لە چەند هەفتەی داهاتوو هەمووشمان بینیمان لە ناوچەیەکی هەرێمی کوردستان خۆپشاندانێکی سەرەتایی کرا بۆ داوای مافی خۆیان. ئەوە ئەندامێکی لەو حزبەشکە هەسا بە کوشتنی هاوڵاتێک و ئێستا لەلایەن خۆیان و داڵدەدراوە بەبێ ئەوەی هیچ لێکۆڵینەوەیەکشی لەگەڵا بکرێت. بەڵام هاوڵاتی فەقیر داوای مافی خۆی بکات دەکرێتە زیندانەوە و دەچەوسەندرێتەوە بێسەر و شوێن دەکرێت. ئێمە هیواداری لە مافەکانی مرۆڤ بێنە سەرخەت و کۆتایی بۆ زوڵم و سیستەمە بێنە. ئینشاءڵڵا ڕۆژێکش ئەو حکوومەت و دەسەڵاتە لە ناوەچێت. ئێمە بەتوندی ئیدانەی درێژکردنەوەی ماوەی زیندانیانی هەردوو چالاکەوان شێروانی و ئومێد بەڕۆژکی دەکەین و دژایەتی هەر کەندەڵێکی تر دەکەین کە لە کەرتەکانی تردا و بەتایبەت لە کەرتی تەندروستیدا دەکرێت. بەداخەوە ئەم کارانەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی ڕێکارە یاسایەکان و ستانداردە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ پێشێل دەکەن. بۆیە وەک چالاکوان و ئەندامی ڕەوەندی کوردی لێرە لە لەندەن داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین کە لەگەڵمان بوەستن و داوای ئازادکردنی دەستبەجەی هەردوو چالاکەوان شێروانی و ئومێد بەڕۆژکی بکەن لەبەرەوەی ئازادی قسەکردن تاوان نییە. ئەمڕۆ ئێمە وەک ڕێکخراوی داکۆک و وەک ئەندامێکی ڕێکخراوی داکۆک لە پێش سەفارەتی عێراق لە شاری لەندەن کۆبوونەوەکەمان پشگیریە بۆ هەموو چالاکوانان و ئازادی خوازانی هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی. وەک دیارە کۆمەلگای هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕینی سفرە. قەپاتیان کردو و کلۆزیان کردووە لە ڕووی هەموو شتێکەوە. وڵاتێک گەردات پەروەرێک تێدا نەبێ یاسای تێدا نەبێ وەزارەتێکی گەورەی وەک دادیشان دروست کردووە بەڵام سەرۆک عەشیرەت و سەرۆک حیزب بڕیار لە چارەنووسی ئازادی خوازان و ڕۆژنامە نووسان و هەر کەسێک داکۆچی لە مافەکانیان بکە هەر کەسێک دەنگ هەڵبڕێ سەبارەت بە مافەکانی هەرێمی کوردستان و خەڵک و عێراقیش بەگشتی ئەوە دەبێ بڕواتە ژوورەوە و بچەوسێنرێتەوە. ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەوە دەکەین و لێرەوە لە لەندەنەوە دەنجی برا چالاکوانەکانمە وەک شێروانی و ئومێد پەرۆشکی دەگەێنین لە لەندەنەوە و پێشیان ڕادەگەێنین. ئێمە بە هیچ جۆرێک داکۆچی خۆمان بەو پەڕی سەربەرزیەوە دەگەینین بە هاوڕێکانمان و هەروە هیدانەی درێژکردنەوەی حکومەکەیان دەکەین و داواش دەکەین بە زووترین کات بتوانن ئەوان حکومەکەیان ڕابگرن و بڕۆنەوە ناو ماڵ و منداڵی خۆیان و بە خێراتتان دەکەن. سزادانی شێروانی ئومێد پەرۆشکی پاڵەیەکی ڕەشە بەڕووی دەسەڵاتی پارتی و یەکێتی بەتایبەت خودی مەسرور بارزانی پارتی دیموکراتی کوردستان مەسرور بارزانی بە بڕیاری تاکڕەوی تاگلایەنە بڕیاری درێژکردنەوەی شێروانی و ئومێد پەرۆشکی داوە بۆ ئێمە لێرە کۆبووینەوە ناڕەزایی دەبرین دەڵێن بڕوخێ دەسەڵاتی بارزانی و مەسوور بارزانی. خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ بەشداریم کردووە لەم خۆپشاندانە دژی درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنی شێروانی ئومێد بەرۆشکی کە بەنەحەق ماوەی زیندانەکان درێژ کراوەتەوە کە ئەمەش پەڵەیەکی ڕەشە بەسەر دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان کە لە خزمەتی دوو بنەماڵە بەکاردێنرێت. ئەوەی لای هەمووان ڕوون و ئاشکرایەکەوە ئەوەی لەم دەڤەرەدا دەستڕۆیشتووە پارتی دیموکراتی کوردستانە بڕیاری درێژکردنەوەی ماوەی زیندانی ئومێد بەڕۆژکی بریارێکی حزبی بووە ئەوە دەردەخاتکەوە دادگاکان سەر بە حزبی دەسەڵاتن نەوەک بێلایەن بڕیار لەسەر شتەکان بدەن. ئەوان لە ڕەخنە و پێشنیار و بۆچوونی ڕۆژنامە نووسان و چالاکوانان سیاسی دەترسن بۆیە بە هەر شێوەیەک بێدانوێت تۆڵە لە ڕۆژنامە نووسان و چالاکوانان بکەنەوە. ئێمەش وەکو هاوپیشەکانی کاک ئومێد بەڕۆژکی و زیندانیانی بادینان بەتوندی ئیدانەی ئەو ماوەی درێژکردنەوە دەکەین داوا دەکەین کەوا بە ئاسانی ئەمڕۆ کۆندامێک لە ڕێکخراوی داکۆک هەستین بە بەشداریکردن لە خۆپیشاندانێک لە لەندەن دژی درێژکردنەوەی ماوەی دادگاییکردنی ئومێد بەڕۆژکی وەگاشکرا لای هەمووتان هەر دەنگێکی ئازا و بێر لە کوردستان و لە عێراقا سەر هەڵبدات حکمی بنەماڵە و دەسەڵات هەوڵەدەن بە دادگایەکی نەعادیلانە ئەو دەنگە بکەن لێمە لێرە دووپاتیەکەینەوە هەرگیز دژی ئەو زوڵم و زۆر و سەمەین کە لە کوردستانە لە ڕێگەی دادگاکانەوە بەرامبەر ڕۆژنامە نووسان و دەنگی ئازاد و بێت ئەنجام بدرێت.
بۆیە ئێمە دەنگی خۆمانە خێنە پاڵ هەردوو ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆژکی و شیروان شێروانی ڕسوایی بۆ ئەو دوو دەسەڵاتە ڕسوایی بۆ ئەو دوو دەسەڵاتە بەعەدالەتی و ناساییە کە دژی ئەو دوو ڕۆژنامەنووسە پەیڕەوە کرێت. ئەمڕۆکو ئەندامان و چالاکوانی ڕێکخراوی داکۆک لە بەردەم باڵیۆسانی عێراق کۆبینێتەوە دژی بڕیار دادگایدەوە کە بۆ بڕیاری داوە بۆ درێژکردنەوەی سزای زیندانی ئومێد بەڕۆژکی دەمەوێت لێرەوە ئاماژە بۆ بدەم چ دادگا چ داوەر لە هەرێمی کوردستان ئەهمیەتی نەما و هەمووی لەژێر دەسەڵاتی حیزبەکاندان و دەسەڵاتداران بەبێ بەرژەوەندی خۆیان بەکاری دێن و بۆ یەکلاکردنەوەی کەیسەکان. ئەمڕۆ ئێم بۆ ئەندامان ڕێکخراوی داکۆک لێرە کۆبوونەوە بە مەبەستی ئیدانەکردنی حکمی درێژکراوەی شێروان شێروانی و ئومێد بەڕۆژکی بەڕاستی کارێکی نائادیلانە بۆ چەندەمین جارەکە ئەو حکمیان بۆ درێژ دەکرێتەوە حکمی پێشوەختەشیان لەلایەن مەسرور بارزانی درابوو ئێمە ئەم کارە دوو لە دیموکراسی و دوو لە مافی مرۆڤ ئیدانەکەین بەڕاستی ئومێد پرسیارێک دێتەکایە کە ئومێد شێروان شێروانی بۆچی کرایە ئاماد ئەگەر بڕۆیتە مێژووی شێروان شێروانی دەبینێت شێروان شێروانی کەسێکی کاریگەر بووە لە چەندی ڕۆژنامەوەکو باشوور و تەفدا و چەندی ڕۆژنامە کاری کردووە توانیوێتی ببێتە پەیامی حەقی باشوور بگەێنێت و هەروەها دژی گەندەڵی سەرکردەکانی پارتیەکێتی قسەکە بە تایبەتیش بنەماڵەی بارزانی لە کاتی دەستگرتنەکەشی کە زۆر بە شێوەیەکی نامرۆڤانە دەستگیر کراوە دەبینی کە بە چونەتە سەری ڕفاندویان دەمانچیان خسۆتە سەر هەروە بەداخەوە خۆی لە زیندانا بوو بەڵام بابی بەهۆی خەم و خەفەتی ئەم گۆچی دوایی کرد ئەم کارە بەردەوامەکەین و بۆ تا ڕۆژی ڕزگاربوونی شێروان شێروانی لە زیندان. بەردا ڕۆڵەی ئەو خاکە بەتی زوڵمتان کورتە عاقیبەتتان هەر جورتە پارتی زاڵمی وڵاتە خاوەنی لاتوقاتە